بسم الله الرحمن الرحيم. كتاب خانەی دەنجی ڕۆشنایی. ناوی کتێب 175 فەرموودەی هەڵبژاردە لە کتێبی ڕیاض الصالحین لە نووسینی مامۆستا عەبدولقادر تەوحیدی. خوێندنەوەی عەرەبی ڕەشوان کاک خضر و خوێندنەوەی کوردی هێمن تۆفیق گەردی. مۆنتاژ و کارە دەنجەکان ڕێبین کازم محەممەد. پێداچوونەوەی تۆماری ڤیان حەمید عوسمان. چاپ و بڵاوکردنەوەی نووسینگەی تەفسیر هەولێر. نەخشەسازی ناوەوە جومعە سدیق کاکە. تایتڵی بەرێک نەوزاد کۆیی. بەرێک ئەمین مخلیس. نۆرە و ساڵی چاپی دووەم 1433 کۆچی بەرامبەر بە 2012 میلادی. تیراژ 3000 دانە. لە بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتیەکان ژمارە سپاردنی 231 ساڵی 2002 دراوەتێ. کۆی لاپەڕەکانی لە دوو توێ کتێبێکی گیرفانی 205 لاپەڕەیی پێکاتووە. تێبینی سەرجەم کتێبە تۆمارکراوەکانی کتێبخانەی دەنجی ڕۆشنایی گزارش لە لۆچوونی نووسەر دەکەن و بە هەموو شێوەیەک بازرگانی پێوەکردنیان قەدەغەیە بە هیوای سوود بینین. پێشەچی لاپەڕا پێنج. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهد الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له ونشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له ونشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد. لای هەموو خاوەن باوەڕێک ڕوونە کە پێغەمبەری ئازیزمان صلى الله عليه وسلم بە تەواوی بەرنامەی خوای خۆی بە مرۆڤ گەیاندووە و هەرچی خێر و چاکەی تێدایە بۆیان تا ڕۆژی قیامەت بۆی ڕوونکردوونەتەوە و فەرمانی پێداون کە ئەنجامیان بدەن و هەر شتێک کە مایەی نەهامەتی و بەدبەختی و شەرمەندەیی دنیا و قیامەتیش بێت دیسان بۆی ڕوون کردینێتەوە و داوای لە ئومەتی کردووە کە لێی دوور بکەونەوە. هەر بۆیەش ڕازی نییە شتێک لەو ئاینە زیاد و کەم بکرێت و هەڕەشە لە ئەنجام دەرانی دەکات. ئێمەش وەکو ئەرکێکی ئاینی هەستاین بە کۆکردنەوەی 175 فەرموودەی ئەم ذاتە پیرۆزە بۆ ڕۆڵە ئازا و بەجەرگ و خواپەرست و مرۆڤ دۆستە کورد زمانەکەمان و مانەیەکی سادە و گونجامان بۆ کردن بەو هیوایەی پەروەردگاری گەورە لێمان وەرگرێ و ببێ بەمایەی خێر بۆ ئەو ڕۆڵە ئازیز و بەڕێزانەی گەلەکەمان و منیش لە نەزای خێر بێبەش نەکەن. تێبینی ئێمە لێرەدا تەنها ئەو فەرمودانەمان نووسیوە کە باوەڕمان بەڕاستی و دروستیان هەیە و زۆربەی هەرە زۆریان ئیمام و بوخاری و موسلیم هاو قسەن تیایدا. و هیواداریشم کە ئەو فەرمودانە لەبەر بکرێن و پەیڕەو بکرێن چونکە زۆر لایەنیان گرتووەتەوە و زانیاریەکی گەورە و بەنرخیان تێدایە و کورتن. وصلى الله على سيدنا وقائدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه ومن تبعه ودعا بدعوته إلى يوم الدين. يكم عن أمير المؤمنين عمر بن الخطاب رضي الله عنه قال: سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى فمن كانت هجرته إلى الله ورسوله فهجرته إلى الله ورسوله ومن كانت هجرته إلى دنيا يصيبها أو امرأة ينكحها فهجرته إلى ما هاجر إليه. متفق عليه. پێشەوای مسلمانان عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی پەروەردگاری لێبێت دەفەرموێت: بیستم کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرموو کردارەکان بە گوێرەی نیەتەکانن. هەر کەسێک تەنها نیەتەکەی خۆی بۆ هەیە جاکەوا بوو
هەر کەسێک کۆچەکەی بۆ لای پەروەردگار و پێغەمبەرەکەی صلى الله عليه وسلم بوو ئەوە کۆچەکەی بۆ لای خوا و پێغەمبەرەکەی دەبێ واتە وای بۆ هەژمار دەکرێ و پاداشتی پێدەدرێتەوە هەر کەسێکیش کۆچەکەی بۆ دەستکەوتنی دنیا یان مارەکردنی ئافرەتێک بوو ئەوە کۆچەکەی بەو شێوە بۆ هەژمار دەکرێت و پاداشتێکی تری نییە لای پەروەردگار نیەت لا کردارە چاکەکاندا ئەو دوو ڕۆی هەیە ئەجینا کردەوەی خراپە هەرچەند نیەتی باش بێت مادەم بزانێ کە خراپە دووەم وعن أم المؤمنين أم عبد الله عائشة رضي الله عنها قالت قال رسول الله صلى الله عليه وسلم يغزو جيش الكعبة فإذا هم ببيداء من الأرض يخسف بأولهم وآخرهم قالت قلت يا رسول الله كيف يخسف بأولهم وآخرهم وفيهم أسواقهم ومن ليس منهم قال يخسف بأولهم وآخرهم ثم يبعثون على نياتهم متفق عليه هذا لفظ البخاري لا دایکی باوەڕدارانەوە کە دایکی عەبدوڵڵا خات و عایشێ ڕەزا و ڕەحمەتی پەروەردگاری لەسەر بێت هاتووە کاوتویەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی سوپایەک دێت بۆ داگیرکردنی کەعبە کە گەیشتە دەشتایەکەی ئەو زەویە هەمویان دەبرێن بە ناخی زەویدا ئەفەرموێ منیش وتم ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن هەمویان نەغڕۆ ئەکرێن لە کاتێکدا تێیاندایە کە لێخۆڕی خوشترەکانیانە و کەسانێک لە ناویانە کە لەوان نییە فەرمووی هەمویان نەغڕۆ دەکرێن واتە سزاکە گشتیە و هەمویان دەگرێتەوە بەڵام لە ڕۆژی قیامەتدا هەر کەسە و لەسەر نیەتی خۆی زیندوو دەکرێتەوە ئەمە بەڵگەیە لەسەرەوە کە سزای پەروەردگار ئەگەر لە دنیادا هات ئەوە هەموو کەسێک دەگرێتەوە لە چاک و خراپ بەڵام پەروەردگار بەڕەحمەتە لە قیامەتدا هەر کەسێک بە گوێرەی نیەتی خۆی لەگەڵ دەکات سێم وعن عائشة رضي الله عنها قالت قال النبي صلى الله عليه وسلم لا هجرة بعد الفتح ولكن جهاد ونية وإذا استنفرتم فانفروا متفق عليه هەر لە عایشەوە ڕەزای پەروەردگاری لەسەر بێت وتویەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی لە پاش سەرکەوتنی مەککە ئیتر کۆچکردن نەماوە بەڵام جیهاد و نیەتی جیهاد ماوە و هەر کاتێ پێتان وترا دەرچن بۆ جیهاد دەرچن واتە جیهاد هەردەمێنێت بەڵام کۆچکردن لە مەککەوە بۆ مەدینە نامێنێت ئەجینا کۆچیش هەر وەکو جیهاد تا ڕۆژی قیامەت دەمێنێ تا جیهاد هەیە کۆچیش هەیە وەکو لە فەرمودەی تردا هاتووە کە لا تنقطع الهجرة ما قتل العدو کۆچکردن دوایی نایەت هەتا شەڕ لەگەڵ دوژمندا بکرێت چارەم وعن أنس رضي الله عنه قال رجعنا من غزوة تبوك مع النبي صلى الله عليه وسلم فقال إن أقواما بالمدينة خلفنا ما سلكنا شعبا ولا واديا إلا وهم معنا حبسهم العذر رواه البخاري ئەناس ڕەزای پەروەردگاری لەسەر بێت فەرموویەتی لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلمدا لە تەبوک گەڕاینەوە و فەرمووی بەڕاستی هەندێک لە مەدینەدان ئێمە بە هیچ لاو شیوێکدا نەچوین مەگەر ئەوانمان لەگەڵدا هەژمار کرابێ چونکە ئەوان بەهانەیان بوو بەندیکردن جا پەروەردگار بە گوێرەی نوێتەکەیان پاداشتیان نەداتەوە واتە نیەت دەورێکی گەورە دەبینێ لە ئیشە چاکەکاندا پێنجەم وعن أبي يزيد معن بن يزيد بن الأنخس رضي الله عنهم وهو
وأبوه وجده صحابيون. قال: كان أبي يزيد أخرج دنانير يتصدق بها، فوضعها عند رجل في المسجد، فجئت فأخذتها فأتيته بها، فقال: والله ما إياك أردت، فخاصمته إلى رسول الله صلى الله عليه وسلم، فقال: لك ما نويت يا يزيد، ولك ما أخذت يا معن. رواه بخاري. لا باوچی یەزیدەوە کە معنی کوڕی یەزیدی کوڕی ئەخنەسە ڕەزا و ڕەحمەتی پەروەردگاری لەسەر بێت کە خۆی و باوک و باوانی لە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بوون، دەڵێ: باوکم کا یەزیدە و ویستی چەند دینارێک لە زەکات بدات و لای پیاوێک داینا لە مزگەوتە، منیش هاتم و وەرم گرت و بردمەوە کە باوکم زانی وتی بە پەروەردگار من مەبەستم تۆ نەبووە، داوای کرد کە بیدەمەوە بە کابرا بۆ یەکێشی تر. منیش کێشەکەم بردە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەویش فەرمووی: نیەتەکەت بۆ نووسرا ئەی زەید، و مافی خۆتە ئەوەی وەرت گرتووە ئەی معن. شەشەم: وعن أبي هريرة عبد الرحمن بن الصخر رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: إن الله لا ينظر إلى أجسامكم ولا إلى صوركم، ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم. رواه مسلم. أبو هريرة دفرميت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی: بەڕاستی پەروەردگار تەماشای لاشەکانتان و وێنەکانتان ناکات، بەڵام تەماشای دڵ و کردەوەکانتان دەکات. واتە پاداشت و سزا لەسەر ئەم دوانەی دواییە دەبێ ئاگامان لە خۆمان بێ گرنگیان پێ بدەین، چونکە ئەم دوانە بەدەست ئێمەن، دوانەکەی پێش و لاشە و وێنە لە توانای ئێمەدانین. حەفتەم: وعن أبي موسى عبد الله بن قيس الأشعري رضي الله عنه قال: سئل رسول الله صلى الله عليه وسلم عن الرجل يقاتل شجاعته ويقاتل حميته ويقاتل رياء، أي ذلك في سبيل الله؟ فقال رسول الله صلى الله عليه وسلم: من قاتل لتكون كلمة الله هي العليا فهو في سبيل الله. متفق عليه. ئەبوو موسای ئەشعری ڕەزای پەروەردگاری لەسەر بێت دەڵێ: لە پێغەمبەر صلی الله عليه وسلم پرسیار کرا کە پیاوێک شەڕ بکات تا پێی بڵێن ئازایە، یان شەڕی دەمارگیری بکات، یان خۆی پیشانی خەڵک بدات بەو شەڕەی کە دەیکات، ئایا کامیان لە ڕێگای پەروەردگارە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی: هەر کەسێک بجەنگێ بۆ ئەوەی تەنها فەرمودەی خوا بەرز بێتەوە، تەنها ئەوە لە ڕێگای خودایە. براو خوشکانم، وریابن، ئاوا شەڕێک لە ڕێگای خودایە، نەک شەڕ بۆ بەهێزکردنی فڵان تیرە و تاقم و دەستە و گرۆ و پارت. وریابە ئەم ژیانەی خۆت بە هەوەنتە لەدەست نەدەیت و قیامەت سەختە. هەشتەم: وعن أبي بكرة نفيع بن حارث الثقفي رضي الله عنه أن النبي صلى الله عليه وسلم قال: إذا التقى المسلمان بسيفهما فالقاتل والمقتول في النار. قلت: يا رسول الله، فهذا القاتل فما بال المقتول؟ قال: إنه كان حريصا على قتل صاحبه. متفق عليه. لا أبي بكر نفيع كري حارثي سقفي ڕەزای پەروەردگاری لەسەر بێت دەجێڕنەوە کە بەڕاستی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی:
هەر کاتێک دوو مسلمان بەرامبەری یەک ڕاوەستان بە شمشێرەوە و شەڕیان کردو یەکێکیان کوژرا ئەوە بکوژ و کوژرا و هەردووچیان لەناو ئاگردان. وتم ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بکوژ حەقی خۆیەتی ئەی کوژراو بۆ. فەرمووی چونکە ئەویش سوور بووە لەسەر کوشتنی ڕەفیقەکەی واتە نیەتەکەی بۆ دەنووسرێت. نۆیەم عن الأغر بن يسار المزني رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: يا أيها الناس توبوا إلى الله واستغفروه فإني أتوب في اليوم 100 مرة. رواه مسلم. لا ئەغەری کوڕی یەسارەوە ڕەزای پەروەردگاری لەسەر بێت دەجێڕنەوە کە وتوویەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەی خەڵچینە بگەڕێنەوە بۆ لای پەروەردگار و داوای لێخۆشبوونی لێ بکەن. بەڕاستی من ڕۆژی 100 جار دەگەڕێمەوە و تەوبە دەکەم. ئەو زاتە پیرۆز و بەڕێزە پەروەردگار لە هەموو تاوانەکانی خۆش ببوو کەچی هەر ئاوا بەو شێوەیە لە خوا دەپاڕایەوە کە چاوپۆشی لێ بکات و لێی خۆش بێت. ئەی ئێمەی تاوانبار بۆ ئەبێ ئەوەندە کەم تەرخەم بین. دەیەم وعن أنس بن مالك رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: الله أفرح بتوبة عبده من أحدكم سقط على بعيره وقد أضله في أرض فلات. متفق عليه. لا أنسی کوڕی مالیکەوە ڕەزای پەروەردگاری لەسەر بێت دەجێڕنەوە کە وتوویەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی بەڕاستی پەروەردگار کەیف خۆشترە بە گەڕانەوەی بەندەکەی لەو کەسەی ئێوە کە حوشترەکەی بدۆزێتەوە کە لە شوێنێکی چۆڵدا گومی کرد بێت. یازدەم وعن أبي موسى الأشعري رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال: إن الله تعالى يبسط يده بالليل ليتوب مسيء النهار ويبسط يده ليتوب مسيء الليل حتى تطلع الشمس من مغربها. رواه مسلم. لا أبو موسى أشعري دجرنوا كا پیغمبر صلى الله عليه وسلم فرمويتي براستي پروردگاري بالا دستی خۆی بە شەو درێژ دەکات بۆ ئەوەی گەڕانەوەی تەوبەی خراپەکارانی ڕۆژ وەرگرێت و بە ڕۆژ دەستی خۆی درێژ دەکات بۆ ئەوەی گەڕانەوەی تەوبەی خراپەکارانی شەو وەرگرێت هەتا ڕۆژ لە ڕۆژ ئاواوە هەڵدێت واتە هەتا ئاخیر زەمان. ئەمە سیفەتێکی کردداری و فعلی پەروەردگارە و چۆنیەتیەکەی هەر خۆی دەیزانێت. دوازدەم وعن أبي هريرة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال: يضحك الله سبحانه وتعالى إلى رجلين يقتل أحدهما الآخر يدخلان الجنة، يقاتل هذا في سبيل الله فيقتل ثم يتوب الله على القاتل فيسلم فيستشهد. متفق عليه. لا أبو هريرة رضای پەروەردگاری لەسەر بێت دەجێڕنەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی خوای پاک و بێگەرد و باڵا دەست پێ ئەکەنێ بە دوو پیاو کە یەکێکیان ئەوی تری کوشتووە ئەچنە بەهەشتەوە بەم شێوە یەکێکیان شەڕ دەکات لەبەر خاتری خوا و شەهید دەبێ لە پاشا بکوژیش تەوبە دەکات و خوا تەوبەکەی لێوەردەگرێت و مسلمان دەبێ و شەهید دەبێ. پێکەنینیش سیفەتی کردداری پەروەردگارە وەکو دەست درێژکردن باوەڕمان پێی هەیە و چۆنیەتیەکەی نازانین. سێزدەم
وعن أبي يحيى صهيب بن سنان رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: عجبا لأمر المؤمن إن أمره كله له خير، وليس ذلك لأحد إلا للمؤمن، إن أصابته سراء شكر فكان خيرا له، وإن أصابته ضراء صبر فكان خيرا له. رواه مسلم. لا باوچی یحیا سوهەیبی کوڕی سەنانەوە ڕزای پەروەردگاری لەسەر بێت دەجێڕنەوە کە وتوویەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی جێگای سەر سوڕمانە کاروباری باوەڕدار بەڕاستی هەموو ئیشەکانی بۆ ئەو خێرە و ئەمە بۆ هیچ کەسێک نییە بێجگە لە باوەڕدار، چونکە باوەڕدار ئەگەر خۆشی بۆ هات و سوپاسی کرد ئەوە چاکەی بۆ هەیە، و ئەگەر دووچاری زەرەر و زیان بوو خۆی گرت دیسان چاکەی بۆ هەیە. چارتم وعن أبي هريرة رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: من يريد الله به خيرا يصب منه. رواه البخاري. لا أبو هريرة ڕزای پەروەردگاری لەسەر بێت دەجێڕنەوە کە وتوویەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی هەر کەسێک خوا ئیرادەی خێری پێ بکات دووچاری تەنگ و چەڵەمەی دەکات، واتە دۆستانی خوا بێتەنگ و چەڵەمە و گرفتاری دنیا نابن تا خوا لە تاوانەکانیان خۆش بێ یان پلیان بەرزکاتەوە. هاتنی دنیات بۆ ئیمتیحانە تا لە قیامەت نەتبێ بەهانە، ئاگات لە خۆت بێ و چاچی بزانە لە بەردەم تایە سنگ و کێشانە. پازدەم وعن أبي هريرة رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: ما يزال البلاء بالمؤمن والمؤمنة في نفسه وولده وماله حتى يلقي الله تعالى وما عليه خطيئة. رواه الترمذي وقال: حديث حسن صحيح. ولا أبو هريرة ڕزای پەروەردگاری لەسەر بێت دەجێڕنەوە کە وتوویەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی بەڵاو گرفتاری لە کۆڵ پیا و ئافرەتی مسلمان نابێتەوە هەتا ئەو کاتەی کە دەگاتە خزمەت پەروەردگاری باڵا دەست، هیچ تاوانێکی بەسەرەوە نامێنێ، واتە پێویستە ئاگامان لە خۆمان بێ و لە کاتی تەنگ و چەڵەمە و سەختیدا ناسوپاسی پەروەردگار نەکەین، چونکە ئەوانە هۆکاری تاقیکردنەوەکانمان و خوا باوەڕدارانی خۆش دەوێ و سەرنجام پاداشتی هەموو سەختی و تەنگ و چەڵەمەکانیان دەداتەوە. شازدەم وعن ابن مسعود رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: إن الصدق يهدي إلى البر، وإن البر يهدي إلى الجنة، وإن الرجل ليصدق حتى يكتب عند الله صديقا، وإن الكذب يهدي إلى الفجور، وإن الفجور يهدي إلى النار، وإن الرجل ليكذب حتى يكتب عند الله كذابا. متفق عليه. لا کوڕی مەسعودەوە عەبدوڵڵا ڕزای پەروەردگاری لێبێت دەجێڕنەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی بەڕاستی ڕازگۆیی مرۆڤ بەرەو چاکە دەبات و چاکەش دەیبات بۆ بەهەشت، و بەڕاستی پیا و ڕاست دەکات لەسەر ڕاستی دەڕوات تا لای پەروەردگار بەڕازگۆ دەنووسرێت، و بەڕاستی درۆ مرۆڤ بەرەو خراپە دەکێشێت و خراپەش بەرەو ئاگری دەبات. پیا و درۆ دەکات و لەسەر درۆ دەڕوات تا لای پەروەردگار
بدرۆزن دەنووسرێت. حەفدەم وعن أبي محمد حسن بن علي بن أبي طالب رضي الله عنهما قال: حفظت من رسول الله صلى الله عليه وسلم: دع ما يريبك إلى ما لا يريبك، فإن الصدق طمأنينة والكذب ريبة. رواه الترمذي وقال حديث صحيح. لا باوچی محەممەدەوە حەسەنی کوڕی عەلی کوڕی ئەبوو تاڵیب ڕەزای پەروەردگاری لەسەر بێت دەجێڕنەوە کە دەڵێ لە پێغەمبەری خواوە وەرم گرتووە کە فەرموویەتی: وەهەز بێنە لەو شتەی کە ئەتخاتە گومانەوە بچۆ بۆ ئەوەی کە ناتخاتە گومانەوە. بەڕاستی ڕازگۆیی ئارام بەخشە و درۆزنی گومان هێنەرە. هەژدەم عن أبي ذر ومعاذ بن جبل رضي الله عنهما عن رسول الله صلى الله عليه وسلم قال: اتق الله حيثما كنت، واتبع السيئة الحسنة تمحها، وخالق الناس بخلق حسن. رواه الترمذي وقال حديث حسن. لا أبو ذر معاذی کوڕی جەبەلەوە ڕەزای پەروەردگاریان لەسەر بێت ئەوانیش لا پێغەمبەری خواوە صلى الله عليه وسلم دەجێڕنەوە کە فەرموویەتی: لەخوا بترسە لە هەر کوێیەک هەیت و بە دوای خراپەدا چاکە بێنە، چونکە خراپەکە لەناو دەبات و بە ڕەوشتی جوان لەناو خەڵکدا بجوڵێرەوە. نۆزدەم عن أبي سعيد الخدري رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال: إن الدنيا حلوة خضرة، وإن الله مستخلفكم فيها فينظر كيف تعملون، فاتقوا الدنيا واتقوا النساء، فإن أول فتنة بني إسرائيل كانت في النساء. رواه مسلم. لا أبو سعيد خدريوە ڕەزای پەروەردگاری لەسەر بێت ئەویش لا پێغەمبەرەوە صلى الله عليه وسلم دەجێڕنەوە کە فەرموویەتی: بەڕاستی دنیا شیرینیەکە و سەوزە و بەڕاستی خوا ئێوەی کردووە بەجێنشین تێیدا. دەی خۆتان بپارێزن لە شەڕی دنیا و هەڵخڵەتاندنەکانی و خۆتان بپارێزن لە ئافرەت. بەڕاستی یەکەم بەڵای جوولەکەکان بەهۆی ئافرەتەوە بوو، بەداخەوە ئافرەتانی ئەمڕۆ چاو لە جوولەکەکان دەکەن. بیستم عن عمر رضي الله عنه قال: سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: لو أنكم تتوكلون على الله حق توكله لرزقكم كما يرزق الطير تغدو خماصا وتروح بطانا. رواه الترمذي وقال حديث حسن. لا عمرەوە ڕەزای پەروەردگاری لەسەر بێت دەجێڕنەوە کە فەرموویەتی: بیستم لە پێغەمبەر صلى الله عليه وسلم کە فەرمووی: ئەگەر ئێوە پشتان ببەستایە بە پەروەردگار و بەو شێوەیەی کە پێویستە پشت ببەستن، بەدڵنیاییەوە پەروەردگار ڕۆزی پێدان وەکو چۆن ڕۆزی دەدات بە باڵندە، بەیانی بە برسی و سکی خاڵیەوە لەلانەکەی دەرەچێت و ئێوارەن بە سکی پڕەوە و بە تێری دەگەڕێتەوە بۆ لانەکەی. بیست و یەکەم عن أبي عمرو سفيان بن عبد الله رضي الله عنه قال: قلت يا رسول الله قل لي في الإسلام قولا لا أسأل عنه أحدا غيرك. قال: قل آمنت بالله ثم استقيم. رواه مسلم.
لە باوکی عەمرەوە سوفیانی کوڕی عەبدوڵڵا و ڕەزای پەروەردگاریان لەسەر بێت دەجێڕنەوە دەڵێ وتم ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم قسەیەکم پێ بڵێ لەبارەی ئیسلامەوە کە بێجگە لە خۆت پرسیار لە کەس نەکەم. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بڵێ باوەڕم بەخوا هێناوە پاشان لەسەر ئەوە بەردەوام بە و خۆ بگرە، واتە مەرجی سەرکەوتنی مسلمان باوەڕ و بەردەوامی و خۆڕاگریە. 22 عن أبي هريرة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال: بادروا بالأعمال فتنا كقطع الليل مظلم، يصبح الرجل مؤمنا ويمسي كافرا، أو يمسي مؤمنا ويصبح كافرا، يبيع دينه بعرض الدنيا. رواه مسلم. لا أبو هريرة ڕزای پەروەردگاری لەسەر بێت دەجێڕنەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی پەلە بکەن لە کردداری چاکدا پێش هاتنی بەڵایانێک کە پارچەکانی وەکو شەوێکی تاریکە، پیا و بەیانی باوەڕدارە و ئێوارە کافرە، یان ئێوارە باوەڕدارە و بەیانی بێباوەڕە، ئاینەکەی دەفرۆشێت بە کەل و پەلێکی دنیایی. 23 عن ابن عباس رضي الله عنهما قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: نعمتان مغبون فيهما كثير من الناس، الصحة والفراغ. رواه البخاري. لا عبد الله کوڕی عەباسەوە ڕەزای پەروەردگاری لێبێت دەجێڕنەوە کە وتویەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی دوو نیعمەت هەن کە زۆر کەس هەن لەو دوو نیعمەتانەدا زیان دەکەن، یەکەمیان تەندروستی و دووهەمیان بێئیشیە، واتە سوود لەو دوو کاتە نابات و لە دەستی دەردەچێت تازە بۆی ناگەڕێتەوە. 24 وعن أنس رضي الله عنه عن رسول الله صلى الله عليه وسلم قال: يتبع الميت ثلاثة: أهله وماله وعمله، فيرجع اثنان ويبقى واحد، يرجع أهله وماله ويبقى عمله. متفق عليه. لا أنسوا أويج لا بيغمبري خواوة صلى الله عليه وسلم دجرنوا كفرميتي مروف كمرد سيش دواي أكون مناڵەکەی ماڵەکەی و کردەوەکەی دوانیان دەگەڕێنەوە و یەکێکیانی بۆ دەمێنێتەوە، مناڵ و ماڵەکەی کە دووهەمیان هەر لەگەڵیان ناڕوات و یەکەمینیشیان پاش شاردنەوە دەگەڕێتەوە، تەنها و تەنها کردەوەکەی لەگەڵدا دەمێنێتەوە. 25 عن جابر رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: يبعث كل عبد على ما مات عليه. رواه مسلم. لا جابرەوە ڕەزا و ڕەحمەتی پەروەردگاری لێبێت دەجێڕنەوە کە وتویەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی هەموو کەسێک زیندوو دەکرێتەوە لەسەر ئەو شتەی کە لە دنیادا لەسەری مردووە، نە هیچ کەس دەتوانێت خۆی بشارێتەوە و نە هیچیشی بۆ پەنهان دەکرێت. 26 عن أبي هريرة رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: يا نساء المسلمات لا تحقرن جارة لجارتها ولو فرسن شاة. متفق عليه. لا أبو هريرة ڕەزای پەروەردگاری لەسەر بێت دەجێڕنەوە کە وتویەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی
ئەی ئافرەتانی موسڵمان، با هیچ هاوسێک هەدیەی هاوسێکەی تری بەکەم تەمەشا نەکات، ئەگەرچی قولە سمی حەیوانێکیش بێت، واتە بەخشینی دراوسێکت بەکەم تەماشا نەکەیت، هەرچەندە شتێکی زۆر کەمیش بێت، چونکە مەبەست بەهێزکردنی پەیوەندی و خۆشەویستیە، نەک تەنها شتەکە مەبەست بێت. 27 وعنه رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال: لقد رأيت رجلا يتقلب في الجنة في شجرة قطعها من ظهر الطريق كانت تؤذي المسلمين. رواه مسلم. لا أبو هريرة رزاي پروردگاری لسر بيت أويش لا پیغمبری خواوە صلى الله عليه وسلم کا فرموویەتی: بەڕاستی چاوم کرد بە پیاوێک لە بەهەشتا دەسوڕایەوە بەهۆی لابردنی درەختێکەوە کە ئازاری مسڵمانانی دەدا بڕیبی و لای بردەبوو، واتە چاکە ئەگەرچی بچووکیش بێت ئەگونجێت پاداش شتێکی گەورەی هەبێ تا هیچ چاکەیەک بەکەم تەماشا نەکرێت. جا ئەمە لابردنی ئازارێکی بچووکی مسڵمانان بێ ئەوەندە پاداشتی هەبێ، ئەی ئەگەر بە پێچەوانەوە ئێش و ئازار دروست کات بۆ مسڵمانان ئەبێ چۆن سزایەکی هەبێ، دەی وریابە ئازاریان بۆ دروست نەکەیت. 28 وعن أبي موسى الأشعري رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: من صلى البردين دخل الجنة. متفق عليه. لا أبو موسى أشعري ودجرنوا كبيغمبر صلى الله عليه وسلم فرموویەتی: هەر کەسێک نوێژی بەیانی و عەسر بکات دەچێتە بەهەشتەوە، چونکە زۆرجار ئەو دوو کاتە ساردە، بۆیە بە دوو ساردەکان ئەلبەردەین ناوی بردوون. 29 عن أبي مسعود رضي الله عنه أن النبي صلى الله عليه وسلم قال: هلك المتنطعون. قالها 3. رواه مسلم. لا عبد الله كري مسعودوا رضا و رحمتي پروردگاری لسر بيت دجرنوا كا پیغمبر صلى الله عليه وسلم فرموویەتی: لەناو چوون سەخت گیرەکان ئەم فرموودەی 3 جار وتەوە، واتە ئاین بەرنامەیەکی ڕێک و تەواوە، نە ئاسانکاری و نە سەختکاری لەودا دروست نییە. المتنطعون واتە سەخت گیرەکان. 30 عن أبي هريرة رضي الله عنه أن النبي صلى الله عليه وسلم قال: كل أمتي يدخلون الجنة إلا من أبى. قيل: ومن يأبى يا رسول الله؟ قال: من أطاعني دخل الجنة ومن عصاني فقد أبى. رواه بخاري. لا أبو هريرة رضا و رحمتي پروردگاری لسر بيت دجرنوا كبراستي پیغمبر صلى الله عليه وسلم فرموویەتی: همو أمتي من دچنە بەهەشتەوە مەگەر ئەو کەسەی کە خۆی نەیەوێت. وتیان چێە؟ ناوێت ئەی پێغەمبەر صلى الله عليه وسلم. فەرمووی: هەر کەسێ پەیڕەوی من بکات دەچێتە بەهەشتەوە، و هەر کەسێکیش بێ ئەمری من بکات بەڕاستی ئەوە خۆی بەرگری لە چوونە ناو بەهەشتی خۆی کردووە.